نرخی تمەن بەجارێک هاڕێی کرد. کەس هۆکاری دابەزینەکەی نازانێت. یەکێک دەڵێت سیاسیە و یەکێکی دیکە دەڵێت بەهۆی گەمارۆکانی ئەمریکایە بۆ سەر ئێران. ئێرە بازاڕی ئاڵوگۆڕی دراوی حەواڵەیە لە سلێمانی. ئەوانەی لێرەن بەترسەوە تمەنی ئێرانی دەکڕن. ناشتوانن دەستبەرداری بن و خۆیان داوەتە دەستی چارەنووس. دابەزینی تمەن هەمووانی نیگەران کردووە، بە تایبەت ئەوانەی بڕێکی زۆریان کڕیوە و ئێستا دەبێت بە زەرەرێکی گەورە دەستبەرداری بن، چونکە ترسیان لەوە هەیە زیاتر بەهای تمەنی ئێرانی دابەزێت. وڵای ئەو وەزع سیاسی بینی ئەمریکا و ئێرانە ڕەبتی بە وەزع سیاسیەشۆ هەیە. وەزعی ئابووری ئێرانیش بەرەو داڕمان دێت. زائیدەن ئەم تمەنش ئێمە ناتوانین تەحلیلی لەگەڵا بکەین، تەحلیلی بۆ دانین بڵێن چۆنە و چۆن نییە. ئێستا ئەم بازاڕە فەرقی ئەمڕۆ و دوێنێ و پێرێ و هەفتەیەکی تر زۆر سەر و خوارەکە. ئێمەش ناتوانین تەحلیل بکەین، بەس بە خەڵکی زۆریش لەم بازاڕە مایەپوچ بووە. خەڵکێکی زۆر مایەپوچ بووە و زەرری زۆر کردووە لەم بازاڕە. بەس داواکارین لە خەڵکیش خەڵکان ئەو هاوڵاتیانەی کە ئێستا زۆر خەڵک دێ ڕوومان تێکات ئەوەی 50 وەرەقەی 5,000 دلاری هەبێ لە ماڵایە 10,000 دلاری بێکا بە تمەن و هەڵێک دێ. بەس بەخوا زەرەرمان دەبێت لە وەزع. ئێمە خۆمان بۆ خۆمان داینانی سیقەمان بۆ وەزع نییە، بەڵام خۆیان خەڵکەڵی گوتۆ زەرەری زۆری شەکا. ئێستا ئێمە شەخص هەیە 10 دەفتەر دلاری یاوە بە تمەن لێرێ لەو قاسەی من دایناوە ئێستا 192 وەرەقاکات. ئێستا لەم بازارە تمەنە کڕی 10 دقەی تر 200 من 1000 تمەن دابەزیا بەرزەبێتەوە. ئیشم ئەوە نیە نایژی کەم. ئەوانش کە ئەکرن داێنەوە فرۆشن بە زۆری لە زەرەران. ئیسا ئەم خوای لات و هەر کەسێ بە عەقڵی خۆی کارەکە، کەس بە عەقڵی کەس کار ناکات. چاودێریەکە یانی وڵڵاهی من ناوێت ئێستا بێتاقەت هێر بێتاقەتیان بۆ بازارە بزانم چەندی وەڕۆمەوە بۆ ماڵەوە. تا ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە نرخی 1 دۆلاری ئەمریکی بە شێوەی حەواڵە بەرامبەر بە 25,000 تمەنی ئێرانی بووە. 1 دۆلاری ئەمریکی بە شێوەی نەقدی 23,750 تمەن ئاڵوگۆڕی پێوەکرا. نرخەکانیش بەردەوام لە هەڵکشاندایە. بەشێک لە کاسبکاران لە بازاڕی دۆلارەکەی سلێمانی دەڵێن ئەوانەی لە هەفتەی ڕابردوو تمەنی ئێرانیان بۆ خێر کڕی بوو ئێستا بووە بە مایەی شەڕ بۆیان و کاسبکار هەبووە زیاد لە 900,000 دلار لە ئاڵوگۆڕی تمەندا زیانی بەرکەوتووە. تمەنەکەیان وەکو کاغەزی سنووری لێ هاتووە، لێرەی ڕەسیدی نەماوە. هۆکاری چییە وای لێ هاتووە؟ وەڵڵی وەکاری چییە؟ وەکاری ئێران کێشەی هەیە لەگەڵ ئەمریکا. وەکارەکەی ئەوەیە، پارەکەی وەکو پارەی سووریای لێت. ئێستا چەند شکاوە احتیمالیە دوو ئەوەی تر بشێت. خەڵکی فەقیر زەرەرەکە، خەڵکی دەوڵەمەند زەرەر ناکە. دەوڵەمەندەکان ئیشی حەواڵاکەن لە شوێنی خۆیان حمولەی خۆیان وەرەگرن. بەڵام خەڵکی فەقیرەیە مامۆسایە 40 وەرەقە 50 وەرەقی هەیە ئەیەنێ لێرە ئەیا بە تمەنی باتەوە بۆ ماڵەوە ئەڵێ سەفەری ئێرانی پێکەم، پاش 2 ڕۆژ سەیرەکە بە 40 وەرەقەکەی 20 وەرەقە ئاکات. ئەتوانێت لەسەر تمەن قسە بکات، لەسەر تەوەقعیتیان نییە. بۆی هەیە بەیانی بە قەوت بێتەوە، بۆی هەیە ئەوەیە کە خراپ بێت. چکە عوملە هیچ قسەی لەسەر ناکرێت، خاسە لەم عوملەی تمەن و لیرەی سووریا. کەس نازانێت چارەنووسی دراوی ئێرانی بەرەو کوێ هەنگاو دەنێت. خەڵکێکی زۆر زیانی بەرکەوتووە بەهۆی دابەزینی بەهای دراوی ئێرانیەوە. شارەزانی بواری دراویش هیچ پێشبینیەکیان نییە بۆ دۆخی دراوی ئێرانی و دەڵێن ئەوەی دەوترێت تەنها فاڵگرتنەوەیە، چونکە دیار نییە کێشەکە ئەمریکایە یاخود سیاسەتی خودی ئێرانە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.